گەرم و گەشتن سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لەگەڵ هاوکارم ئەمیر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. عزیزان لا منیشەوە سڵاوتان لەبێت هیوادارینکە لە هەر شوەیەکەن ساغ و سڵامەت بن و مەجاالیەوەتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنمەیەش لەگەڵمان بن. بینەرانی عزیز بۆ بەرنمەیەم هەفتەیە و بینەران دوو بابەتمان بۆ ئامادە کردوون کە هەردووکیان پەیوەندیان بە مەسئلەی ژنەوە هەیە. یەکەمیان دەردە دڵێکی ژنی کرێکارەوە و ئەوی تریان بەکارهێنانی جەستەی ژن وەکو کاڵا لە ڕێکلامی بازرگانیدا. چۆن لەسەر کرێکارانی ژن بیر دەکەینەوە؟ ژنانێک کە دەستەکانیان قڵەشاوە و فرمێسکی چاوەکانیان وشک بووە بەڵام بە شانازیەوە سەریان بەرزڕاگرتووە و نانی ڕەنج و زەحمەتی دەستەکانی خۆیان دەخۆن. ژنانێکە بە پێڵاوی تەسک و دراوەکانیان لە بەربەیانیەوە تا درنگانێک لە شەو کار دەکەن بۆ ئەوەی داهاتووی منداڵەکانی پێدابین بکەن. خۆزگە ئەو ژنەوە بیربێنینەوە کە دەیگوت لە منداڵیەوە هیچ کەسێک نەمی دەویست کاتێک باوکو دایکم مردن ئاوارەی ماڵی خەڵک بووم. هەمویان دەیانگوت ئەگەر کوڕ بواە دەمانتوانی کارێکی بۆ بکەین بەڵام کچمان ناوێ. کچێک کە لە بێکەسوکاریدا لە تەمەنی 16 ساڵیدا ئیزدواج دەکات و لە هاوسەرە معتادەکەی گیان نابێتەوە کە سێبەری پیاوێک بەسەر سەریەوە بێت، ژنێکە شەو و ڕۆژ سەوزە پاک دەکات تا منداڵەکانی بچنە قوتابخانە و هاوسەرەکەی لێ نەدات، ژنێکە دەیگوت تا پێش ئەوەی کە سکم پڕ بێت نانە ڕقم کۆ دەکردەوە دەم خوارد بەڵام کاتێک حامیلە بووم بە بۆنەی منداڵەکەمەوە شیرم دەخوارد. ڕۆژێک ئەوەندە لە کاری ڕۆژانی دەستفرۆشی ماندوو ببووم چەند بەستە سەوزیەکم کڕی پاکیانم کرد و بۆ قوتابخانێکی کچانم برد و فرۆشتمە مامۆستاکان. ماوێکی زۆر بوو کە خواردنی گەرمان نەخوارد بوو. شەو بە چەندانە هیلکە و تەماتە چوومە بۆ ماڵ کاتێک نانی شەوم ئامادە دەکرد لەگەڵیدا فەرمێسکم دەڕژان. بانگی منداڵەکانم کرد کە وەرن نانی شەو بخۆن. خۆشحاڵی منداڵەکانم وای لێ کردم کە تا بەیانی فرمێسکی خۆشحاڵی بڕژێنم. ئەم ژنە زەحمەت کێشە لەسەر ئەم کارەی بەردەوام بوو ئەوەندەکە کڕیارانێکی سابت و هەمیشەیی دۆزیوە و ئێستا نزیکەی 6 ساڵم کارە دەکات. ئەم ژنە باسی ڕۆژێک دەکات کە یەکێک لە کڕیارەکانی دیاریەک بۆ منداڵەکانی پێشکەش دەکات و دەڵێت کاتێک دیاریەکەمان کردەوە دەستەجلێک و جلوبەرگی نوێ و تازە بوو، مانتۆ، شەروال، لە چک و تەنانەت گۆرەویش. بە جێگای ئەوەی کە جلوبەرگەکان لەبەر بکەم لە ئامێزم گرت و بۆنم دەکرد چونکە من هیچ کات هەستم بە بۆنی خۆشی جلوبەرگی نوێ نەکرد بوو، تەنانەت ئەمە یەکەم جار بوو کە لە ژیانمدا جلوبەرگی تازە و نوێم دەبینی. ئەم ژنە زەحمەتکێشە ئێستا توانویەتی فەرش و سەلاجێکی کۆنە و دەستی دوو بکڕێت، جێگای دەدانە خاڵیەکانی نیشان دەدات و دەڵێت کاتێکە سۆزم بۆ ماڵێک دەبێت لە قادرمەکانی کەوتمە خوارەوە و جوار دەدانم پێکەوەشکە، تەنانەت ناتوانم بیر لە دەدانی مەسنوعی بکەمەوە. ئەو پارەیە کە بەدەستی دێنم تەنیا بۆ تێرکردنی سکی منداڵەکانمە تاچی تر لە گۆشەی شەقامەکاندا بە دوای نانە وشکەدا نەگەڕم، ئەوەندە نییەکە بۆ دروستکردنی دەدانەکانم بە فیڕۆی بدەم و هەرامی بکەم. ئەم ژنە زەحمەتکێشە دوای 6 ساڵ سۆزی پاکردن دەستەکانی بە ڕەنگی سۆز دەرهاتون و بۆنی سۆزە دەدەن. من هیچ کات بیرم لەوە نەکردبووە کە ممکنە چ کەسێک بەم شێوەیە سۆزی ماڵەکەمانی پاکرد بێت یان وشکی کرد بێتەوە و منیش بە خیاڵێکی ئاسوودە هیلکەیەکی تێبشکێنم و دڵم خۆشە کە چێشتم لێناوە. هیچ کات بیرم لەوە نەکردبووە کاتێک دەرگای سەلاجەکە دەکەمەوە کەوچکێک پیازی ئامادە هەڵدەگرم و دەیکەمە نێو قابلمەکەمەوە لە پێناویدا فەرمێسکی چاوی ژنێک وشک بووە، ژنێکە کوڕەکەی کەمەندامە و هاوسەرەکەی چەکی شیمیایی بەرکەوتووە و پەروەندەکەی سوتاوە و هەزینەی دەرمان و چارەسەرکردنی لە فەرمێسکی چاو و بۆنی بەردەوامی پیازی گەرم دابین دەکرێت. هیچ کات بیرم لەوە نەکردبەوە کاتێک کە ماندوو دەگەڕێمەوە ماڵ وەکو تەرم لەسەر فەرشی ماڵەکەمدا پاڵ دەکەم تا ماندوێتم بحەسێتەوە. ژنێک لە پشداری تەون ئەوەندە شانەی لێداوە کە دەنگی شانە لێدام بۆ تەموسیقی و ئاوازی ژیانی، ژنێکە لە هاوسەرە معتاد و کەڕاکیەکەی جیابوتەوە بەڵام دوای 10 ساڵ جیابوونەوە کەس نازانێت کە تەلاقی وەرگرتووە، کەوشی پیاوانە لە بەردرگای ماڵەکەی دەمی خەڵک دەبەستێت و وا بیر دەکەنەوە کە هاوسەرەکەی لە ماڵەیە و بێکەسوکار نییە. 10 ساڵ پێش ماڵی خەڵکی خاوێن دەکردەوە
خراپترین ڕۆژی ژیانی کاتێک بوو کە پیرە پیاوێک کە 2 ساڵ دەبوو پەرستاری دەکرد و ئاگای لێبوو مرد. ئێستا دەبێت چی بکات؟ سەر لە نێ ماڵی خەڵکی خام کاتەوە، بەڵام ئەم جارە شانس دەهێنێت. لە تەمەنی 4 ساڵیدا فێری ئەو کارە بوو، بەڵام بە بۆنەی نەبوونی سەرمایە نەیتوانی بوو شوێنی کەوێت. کچانێکە لە سەرەتای لاویدان و پێیان وایە شاید ڕۆژێک ئەم هونەرە بە کەڵکیان بێت. چاو لە هەر گۆشەیەکی ژیانمان دەکەین، کرێکارانێکی زەحمەتکێش دەبینین کە ئاسایشی ژیانمانیان دەستەبەر کردووە. گەلێکی ژیان ژنانی کرێکارن کە نەتەنیا بە کەم سیر دەکرێن، بەڵکو زۆر جاریش ناقیان بەرامبەر دەکرێت و بەبێ بەزایانەترین شێوە دەچەوسێنرێنەوە. لە شوێنی کاری پیاوان و لە کۆمەلگایەکی پیا و سالارانە ژنێک کە بەرپرسی حراسەتی شرکتێکی گەورەی نیوە دەوڵەتیە دەڵێت گشت هاوکارەکانم پیاون و دەزانن کە تەلاقم وەرگتووە. بە جۆرێک سەیرم دەکەن کە بەردەوام ناچارم لە بەشە جیاجیەکانی شرکتدا جێبگۆڕم. ئێستا چەند ساڵەکە لە حراسەتدا ماومەتەوە، بەڵام ناوێرم وڵامی سلاوی هاوکارەکانم دەمەوە چونکە پیاون و منی ژنێکی تەنیام کە لە هاوسەرەکەم جیابوومەتەوە. لەلایەکەوە ئەگەر شان بەشانی پیاوان کار بکەیت تەنانەت باشتر لەوانیش قەت پلت بەرز ناکرێتەوە، چونکە ژمارەی پیاوەکان زۆرە و هاوکارە پیاوەکان پێیان خۆش نییە کە بە جێگای ئەوان ژنێک پلەی بەرز بکرێتەوە. ژنێکە لە کارخانەیەکی دەرمانسازیدا کار دەکات وە سەرپەرستی بنەماڵەیەەکە دەڵێت لە کارخانەدا لەگەڵ کەستا کێشەم نییە، تەنانەت کارخانە کەشمان ڕەوزەی هەیە. کێشەی من کە شاید کێشەی زۆر کەسی دیکەش بێت، یاساگەلێکە کە لەلایەن وەزارەتی کارەوە بەردەوام دەگۆڕدرێت و ئێستاش نیگەرانی یاسای کەمکردنەوەی سەعاتی کاری ژنانی، یاسایە کە بەو هۆیەوە ممکنە هەمومان کارەکانمان لەدەست بین و لەسەر کار دەربکرین. خاوەنکارانێک کە دەتوانێت پیاوێک دابمەزرێنێت کە 2 سەعات زیاتر لە منی ژن کار بکات، پیاوەکەدا دەمەزرێنێت و قەراردادەکەی من درێژ ناکاتەوە، چونکە پێی خۆش نییە زەرەر بکات و دەیهەوێت زیاتر قازانج بکات. هەمومان لە ژیاندا کێشە و گرفتی زۆرمان هەیە، بەڵام شاید وەها کێشە و گرفتگەلێک تەنیا لە نێو فیلمدا بینی بێتمان. کاتێک لەگەڵ ئەم ژنانە قسە دەکەی و فرمێسکەکانیان دەبینی، باوەڕ بەوە دێنی کە چەندە لە قافڵە دووری و چەندە سەرسەری سەیری ژیانت کردووە. بیر لە ژنێکی سەوزە فرۆش دەکەیتەوە کە بە جێگای ئەوەی پێت بگوتوایە ماندوو نەبی، دەڵێ چ سەوزیەک چەپکەیەکی بای چەندە. سیستمی ئابووری سەرمایەداری بەرهەمهێنانی کاڵایە. بەرهەمهێنان و فرۆش و دواتریش ئەوە بەکارهێنانی کاڵایەکە کەڵەکەبوونی سەرمایە بۆ بەرهەمهێنانی زیاتر لێ دەکەوێتەوە. هەر کام لەو ئەڵقانەی ئەو زەنجیرەیە نەبێت، ئەو سیستمە ئابووریە تووشی کەندوکوست دەبێت. ئەم ڕەوانگەیە ڕیکلام کە ڕۆڵێکی گرنگی لە پەرەپێدانی کەلتوری بەکارهێنان یا مەسرفدا هەیە. بۆ کامەڵکردنی ئەو زەنجیرەیە خاوەن گرنگێکی بنەڕەتیە. لە سەرەتادا ڕێکلام زیاتر لایەنی زانیاری گەیاندنی بوو. لە کۆتاییەکانی سەدەی 19 ئەگەر کاڵایەکی نوێ هاتبووتە بازار، لە ڕێکلامە بازرگانیەکاندا ئاماژە بە هەندێک لە تایبەتمەندیەکانی دەکرا. لەو قۆناغە کەمتر وها بوو لە ڕێکلامەکاندا بەشێک زیاتر لە تایبەتمەندیەکانی کاڵا ئاماژە پێ بکرێت. بەواتایەکی تر ڕۆڵی سەرەکی و بنەڕەتی ڕێکلام لەم دەورەیە گەیاندنی زانیاری بە بەکارهێنەرانی کاڵاکان بوو. بەڵام لە ساڵی 1925 ئەو شێوازە بەرەبەرە گۆڕا. شەریکەکان بۆ ئاکامە گەیشتن بۆ فرۆشی کاڵای زیاتر تێڕوانینێکی تر پێویستە. لەو کاتە بەدووە بە بەکارهێنانی پرۆپاگەندەی بازرگانی یا ڕێکلام هەڵیاندا کاڵاکان بە ویست و هەستی مرۆڤەکانەوە گرێ بدەن. یەکێک لە سەرەتاییترین ویستە مرۆڤیەکانیش میلی جنسیە و هەر لێرەشەوە کە کاڵگوەرگرتن لە ڕاستیدا سوءئیستفادەکردن لە ژنان لە ڕێکلامەکاندا دەست پێ دەکات. با واتایەکی تر ئەوەی پەرە دەگرێت فرۆشتن یا هیوای دروینەیە و ئەوەش چەمکی هاوبەشی نیوان ڕێکلامەکانە.
ئەمڕۆکە بۆتە باو لە ڕێکلامەکان زانیاریەک لە بابەتە کاڵایەکان دەست ناکەوێت و بە پێچەوانەوە پرۆپاگەندەی بازرگانی لە هەوڵی وێنەگەریدایە. لەو هەوڵەدا بۆ وێنەگەری جستەی ژن چە بەگشتی و چە بە شێوەی تایبەتی بۆ هەڵخراندنی خەڵک بۆ بەکارهێنانی کاڵایەک دێتە ناو هاوکێشەکەیەوە. جیا لە هەر شتێکی تری ئەو دیاردەیە یەکێک لە ئامانجەکانی ئەو کارە بریتە لە بەدەستەوەدانی وێنەگەلێکی ناڕاستەقینە لە ژنان. ئەوە ڕاستە کە ژنان لە چەشنی ناو ڕێکلامەکان لە هیچ شوێنێک بەدی ناکەیت بە پێچەوانەوە بە گواستنەوەی بیرۆکەی نائەمنی و ناتەواوی لە ژنان و بەرەبەرە لە پیاواندا پەیامی سەرەکی ئەو ڕێکلامانە بریتە لەوەی ئەگەر کاڵاکانی ئێمە بەکاربێنن ئاوا کەم و کۆڕیەکان نامێنێت لێرەدایەکە هیوای درۆینا دەخۆڵقندرێت. لە نزیک بەگشت ڕێکلامەکاندا ئاماژە بەوە دەکرێت کە ژن و پیا و گونجاو خاوەن چ تایبەتمەندیەکەن. ئەوە دەبێت بەهێز دەوڵەمەند وەرزشکار و بڕوا بەخۆ بێت. لە بابەت ژنانەوە پەیامەکەیان گرەیەکی هاوبەشیان هەیە. ژن دەبێت جوان بێت. هەڵبەت دەبێ بۆ ترێکە ڕێکلام سەرچاوی دەستپێکی ئەو تێڕوانینە نییە، بەڵام ئەوەی کردوویەتی و دەیکات هاوکات لەگەڵ جنسیەتی گرایی ئەو وێنە تایبەتەی لە جوانی دووردەستر کردوێتەوە. یەکێک لە ئامانجە جدیەکانی پرۆپاگەندە بریتە لەوەی ئەو وێنە جوان و تایبەتە جەزمیتر بووتەوە و بەکردەوە ئاکامەکانی بۆتە ئازار و ئەزابی ژنان و لە هەندێک کاتدا مەرگی ئەوانی لێکەوتوێتەوە. ئەم وێنە تاکوتواوە لە جوانی ژنان وێنەگەڕی ژنێکی گەنج قەتباریک چاوشین و دەدان بەفرین و خۆش ئەندامەکە هیچ چین و چروکێکی بە ڕوخساریەوە بەدی ناکرێت. ڕەنگە مرۆڤی وا کەم بەدی بکرێت. ئەوە وێنەگەڕەکان ئارایشگا ئەو کەسانەی کە ڕوتوشکاری وێنەکان و ئەو کەسانەی جوانکاری پلاستیکی دەکەن خولقێنەری ئەو وێنانن. وەهمێکە کە هونەرمەندانی جۆرا و جۆر چی دەکەن ئەگەر ئەو جۆرە هونەرمەندانە نەهێشتنی کەم و کۆڕیەکانە بەسەر وێنەکانەوە. زۆربەی کاتەکان وێنەکان مونتاژکراون و هەر بەشیان لە مۆدلە وەرگیراون. ئەو چەشنە وێنە و ڕێکلامانە ژنان هاندەدات لە جیهانی واقعدا وێنە دەستکاری نەکراوەکانی خۆیان بخەنە پاڵ ئەو چەشنە مدلانە. هەر بۆیە یەکێک لەو خاڵانەی دەبێ ئاماژەی پێ بکرێت ڕۆڵی ئەم چەشنە ڕێکلامانە لات لە تمەی دەرونی و نمانی باوەڕ بەخۆبووندایە. هەڵبەت ئەو باوەڕ بەخۆبوونە وێران کراوە وا بڕیارە بە خەرجکردنی پارە و بەکارهێنانی بەرهەمی شەریکەکان بگەڕێندرێتەوە. هەڵبەت بڕیار نییە ئەو بەڵێنە واستانە بێتەدی، چونکە ئەگەر کۆهاتەدی ئاوا فرۆشی بەرهەمەکان تووشی هەوراز دێن. بۆ وێنە چاولە و ئامارانە بکەن لە ئەمریکا بە شێوەی مامناوەن ژنان ساڵانە 33 ملیارد دلار بۆ کەمکردنەوەی کێش، 7 ملیارد دلار بۆ کەلوپەلی ئارایشی و 300 میلیۆن دلاریش خەرجی جوانکاری پلاستیکی دەکەن. لە سەرەتای سەرهەڵدانی پرۆپاگەندەی مۆدرن لە ساڵەکانی 1920 زاینی ئامانجی سەرەکی ڕێکلامەکان پەرەدان بە نائەمنی تاکە کەسی بووە. بە چەشنێکی تر ئامانجی پرۆپاگەندەکان بریتە لە ناڕازیکردنی هەمووان لەوەی کە هەن و شێوەی ژیانیان. مەبەست لەو کارە ڕوونا بەکارهێنەرانی ڕازی سەرچاوێکی باش نین بۆ دەستەبەرکردنی قازانج. کولتوری بەکارهێنان واتە مەسرف پێویستی بە بازارێکە کە پیاوەکانی خوازیاری شتێکن و ئەو ژنانەی ئامادەی بەشت بوونن. تایبەتمەندیەکانی ئەو شتە لەلایەن بازار و بەرهەمهێنەران بۆ فرۆشتنی بەرهەمەکانیان دیاری دەکرێت. ئامانجی سەرەکی پرۆپاگەندەکان لە هەر دەورەیەک بەدەستەوەدانی وێنەیەکی تایبەتە لە ژنان. تایبەتمەندی ئەو وێنەیەش بریتە لەوەی لەگەڵ ئەوەی کە زۆرینەی ڕەهای ژنان لە واقعدا هەن جیاواز بێت. هەرچی جیاوازی نێوان وێنە ڕاستەقینەکەی ژنان و ئەو وێنانە زیاتر بێت لە بەرژەوەندی پرۆپاگەندەیە. دیوێکی تری وێنەگەری پەیوەندی بە ڕۆڵی کۆمەڵایەتی ژنان هەیە. لە زۆربەی ڕێکلامەکان ژنان وێڕای بەشداری ڕوو لە گەشەیان لە بازاری کاردا، هەروە خەریکی ئاشپەزی، خاوێنکردنەوەی ناوماڵ، منداڵداری و نیگەرانی سڕینەوەی پەڵەیەک بەسەر ڕوخساریان وا لەکەیەک بەسەر کراسی هاوسەر و قاپ و کەوچکەکانەوەن. واتە وێڕای ئەنجامدانی گشت ئەو کارانە لە کۆتاییدا بە بەکارهێنانی بەرهەمی ئارایشی دەتوانن وەک مۆدلێکی جوان و هەڵخرێنەر دەرکەون. وێڕای گشت ئەمانە زۆر کەسیش لە واوڕەدان کە ڕێکلامەکان ئاوێنەی باڵانوێنی کۆمەڵگای پیاو سالارین.
هەرچیەک بێت ئامانجی ئەو ڕیکلامانە ئەوەیە ژنان دەتوانن بن بە هەر شتێک کە پیاوان گەرەکیانە. مرۆڤ بەرەو بەشتکردن یەکەمین هەنگاو لە هەلومەرجێکدا کە ڕێگە پێدەری تونندوتیژی دژ بە ژنانە. لا کۆمەلگاکانی پێشوودا زڵم و زۆری سەرژنان لە بەربڵاوترینی کێشە کۆمەڵایەتیەکان بوو، ئەگەرچی لە کۆمەلگا مۆدێرنەکاندا وا پێدەچێت بۆ کەمکردنەوەی ئەو چەوسانەوەیە هەنگاو هەڵگیراوە، بەڵام چەوسانەوەی ژنان پەرەیسەندووە، ئەوەش لە زاتی سەرمایەداری و سەرمایە سالاریدا. بەداخەوە ئاگادار کراین کە ڕۆژی پێنجشەمە 25 مانگی خەرمانان کاک عابد ساڵحی تێکۆشەری دێرینی کۆمەڵە و خەڵکی گوندی هەسەناوڵەی مەریوان بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. کاک عابد ساڵحی هەر لە سەرەتای هاتە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی و لەگەڵ ئاشکرابوونی کۆمەڵە وەک هەزاران تێکۆشەری سیاسی دیکە پەیوەندی بە کۆمەڵەوە کرد و بەهۆی چالاکی لە پێناو ئامانجەکانی کۆمەڵە لە ساڵی 61 هەتاوی دەست بەسەر کرا و لە شارەکانی سنە و مەریوان ماوەی زیندانەکەی تێپەڕ کرد. کاک عابد یەکێک لەو زیندانیە سیاسانە بوو کە تا دوایین ڕۆژەکانی ژیانی باوەڕی بە سوسیالیزم و ئازادی، یەکسانی و دادپەری و سیاسەتەکانی کۆمەڵە بوو. ئێمەش بمبۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵە و کەسوکاری کاک عابد و بنەماڵەکەی بە تایبەت خەڵکی شاری مەریوان یادی بەرز و بەڕێز بێت. بەداخێکی گرانەوە تێکۆشەرێکی ناسراوی کوردستان و باوکی دوو گیان بەختکردووی ڕێگای ئازادی کاک میرزا محەممەد حوسێن پەناهی بەهۆی نەخۆشی و چەند ڕۆژ لە کۆمادابوون ڕۆژی چوارشەمە 24 خەرمانانی 1400 هەتاوی لە نەخۆشخانەی تەوحیدی شاری سنا ماڵاوای لە ژیان کرد. تەرمی کاک میرزا لە ئاوایی قڕوچیا لە شوێنی ژیانی بە خاک سپێدرا. کاک میرزا محەممەد حوسێن پەناهی ئینسانێکی دڵسۆز، مهرەبان و خۆشناو لە نێو خەڵکی شوێنی ژیانی ناوچەکە بوو. کاک میرزا و هاوسەری دڵسۆز و هاوڕێی ژیانی دایە شەریفە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەهۆی چالاکی ڕۆڵەکانیان تووشی زۆر ئازار و ئەزیەت و ستەمکاری کۆماری ئیسلامی هاتن، بەڵام هەرگز سەریان بۆ داگیرکەراندا نەنووت. دوو جگەرگۆشەی ئەم بنەماڵەیە بەناوەکانی ئەشرەف و ڕامین حوسێن پەناهی وەک دوو زیندانی سیاسی و چەند کەسی نزیکی دیکەشی بەدەستی جەلادانی کۆماری ئیسلامی گیانیان بەخت کرد و بوون بە ئازار و پەژارە بۆ سەرجەستەی لاواز، بەڵام تەسلیم نەبووی کاک میرزا. کاک میرزا یەکێک لەو باوکە خۆشناو و کۆڵنەدەرانەی شۆڕشی کوردستانە کە لەم ساڵانەی دواییدا ئازار و ڕەنجی زۆریان کێشە، بەڵام بەڕاوەستانی سربەرزانیان بوون بە هێمای خۆراگری دژ بە کۆماری ئیسلامی و پشت و پەنای تێکۆشەرانی سیاسی کۆڵنەدەر و ماڵەکان بەردەوام شوێنی تێکۆشەرانی سیاسی خەباتکارن. ئێمەش بمبوونەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی گەرمی خۆمان پێشکەش بە دایە شەریفە، هاوسەر و هاوڕێی ژیانی کاکە میرزا، هاوڕێیان ئەمجەد و ڕەفیق و هەموو بنەماڵەی بەڕێزی حوسێن پەناهی دۆستان و ئاشنایان دەکەین و خۆمان بە بەشداری خەم و هەژارەیان دەزانین. یادی ئازیزی کاک میرزا محەممەد حوسێن پەناهی بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕێبوار.
بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرەش هاتیینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەی بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاوبۆچوونەکانتان باسکەن بوومە تا بە یەگەشتنەوەکی دیکە هەر شاد و بەختەوەر بن ماڵەوە.